گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاکسران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵمانە لە کەرکووکی قودسی کوردستانەوە. کاکسران سڵاو لێبێ، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. جیاوازی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هێز و لایەنەکانی دیکەدا چییە؟ بە تایبەت کاکسران لە هێڵە کوردایەتیەکە باز دەکەین. بەڵێ سڵاو لێبێ کاکرانکۆ، سڵاو لە بینەرانی بەڕێزیش. ئەساسی دامەزاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان درێژە پێدانی خەبات وەروە جیاوازکردنەوەی ئەو خەباتە لە مەرحەلەکانی پێشوو. یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوانگەی کوردستانیە، لە ڕوانگەی کوردایەتیە، هەم تەواوکەری ئەو ڕەوتە سیاسەیە کە کوردایەتی یان باوکە دامەزێنەرەکانی کوردایەتیشیان لەسەر کردووە، هەم ڕەوتێک ینی جیاوازێکی تێدایە. لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان شۆڕشەی خۆی ناو نابوو، شۆڕشی نوێ بە معنایەوەی کە پێشتریش شۆڕش هەبووە و نوێ بە معنایەوەی کە ستایلێکی تازە، ستایلێکی جیاواز لە ئیشکردنی کوردایەتی پەیرەو دەکات. لە تەمەنی ئەو 50 ساڵەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە گوێرەی قۆناغەکان، بە گوێرەی جوغرافیای کوردستان، هەڵوێستە سیاسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بابەتانەی ڕوون کردوێتەوە و هەندێک جار بە خوێن، هەندێک جار بە فرمێسک، هەندێک جار بە هەڵوێستی ڕاشکاو و هەندێک جاریش بە داکۆکیکردنی ڕاشکاوانە لەگەڵ مەسەلەکانی کوردایەتیە مامەڵەی کردووە. جارێ ئەدەبیاتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بنچینەدا یەکێتی نیشتیمانی کوردستانی وەک هێزێکی کوردستانی ناساندووە، نە پاشگیری عێراقی پێوە، نە پاشگیری ئێرانی پێوە، نە پاشگیری تورکیا پێوە، نە پاشگیری سووریاشی پێوەیە. و ئەم تەسمیە، ئەم بنەچە کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەری دەخات کە ڕوانگەی یەکێتی نیشتیمانی کوردستان کوردستانی و کوردایەتیە، بەڵام مەیدانی خەباتی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش تهدید کراوە کە کوردستانی باشوورە یان ئەوەی کە ئەدەبیاتی سیاسی جاران پیانەوت کوردستانی عێراق، واتە لە کوردستان و لە عێراقیشە، لە کوردستان بۆ ڕزگاری کوردستان و بۆ ئازادی کوردستان و بۆی کە کورد خۆی بە تەسەحەبی حکومڕانی خۆی، و لە عێراقش بۆ ئەوەی کە وڵاتێکی دیموکراسی، وڵاتێک کە بڵێن سەردەستە و ژێردەستەی تایە نامێنێ و هەموو نەتەوەکان پێکەوە بژین. ئەمە بەرنامە و یان گۆڕەپانە سیاسیە عێراقیەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەردەخا. لە پەنا ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک خاوەنی ڕوانگەیەکی کوردستانی وا سەیری استراتیژی کوردستانەکە کە قوڵایەکی یەکێتی نیشتیمانی قوڵایەکی کوردستانی هەیە کە پەیوەندی بە بەشەکانی کوردستانەوە هەیە، واروە پەیوەندی بە مەسەلەی کورد لە بەشەکانی تری کوردستان و حتا پەیوەندی بۆ پایتەختانەوە هەیە کە کوردستانی پێوە لکێنراوە بە ئەنقەرە، بە دیمەشق، بە تاران و بە بەغداشەوە. جا ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی بتوانێم قەڵەباڵغیە کە جوغرافیای کوردستان دروستی کردووە باش ڕوون بکاتەوە. زۆرترین ئەدەبیاتە سیاسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو ڕەوتە قسەی کردووە. مەسەلەی کورد یەک مەسەلەیە یان چوار مەسەلەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان یان هێزە پێکەنەرەکەی کاتی خۆی کە کۆمەڵە بووە بۆ کوردستانیە، هەموو ئەم ڕوانگان و ئەدەبیاتانەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم مناقەشەی کردووە، هەم کرد بەشێک لە ئەدەبیاتەکانی خۆی، هەم بەکردەوە لە ناو مەیدانی سیاسیە مارەسەی کردووە. یعنی بۆ نمونە ئەم قۆناغبەندیە زۆر گرنگە کاک ڕانکۆ. مەسەڵەن بۆ نمونە لەو کاتێک کە هێزەکانی کوردایەتی لە بەشەکانی تری کوردستان پێویستی بە خوێن، بە پێشمەرگە، بە هێز یەکێتی نیشتیمانی کوردستانە بووە، یەکێتی بەشداری کردووە، هاوکار و پشتیوان بووە. ئەمە لە قۆناغی شۆڕژێریە. لەو قۆناغی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بووەتە حکومڕان لە کوردستانە، لە کوردستانی باڵێن باشوورە، یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسێکی تری کوردستانی ڕەچاو کردو. ئەوی شەوەیە کە هەوڵ بدا لەگەڵ هێزە سیاسیەکانی کوردستان بیان هێنێتە سەر هێڵی ئەوەی کە بە گفتوگۆ، بە دیپلۆماسی، بە ڕەچاوکردنی تازەکانی خەبات بکەن لە بەشەکانی خۆیانە و ئەو کاتێک کە پێویستیان بە هاوکاری پشتیوانی یەکێتی بێت لەگەڵیان بێ و ئەو کاتەشی هەلومەرجێک دێتە پێشەوە بۆ گفتوگۆکردن، بۆ چارەسەر و ئاشتەوایی لە ناو بەشەکانی تری کوردستان و حکوومەتە مەرکەزەکان یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار و پشتیوانی بێ. ئەم بابەتە زۆر کاکرانکۆ زۆر دقیقە، لەبەرەوە زۆر جار لەبەر ئەو قەڵەباغی و لەبەر ئەو ڕەچاونەکری ئەو دیقەتە دەرفەتی داوە بۆ مزایدی هەندێک هێزی سیاسی کوردستانی کە بەداخەوە لە شوێنەیە زۆر قسەی زلەکەن، بەڵام لە تنگانەکانە
مێژۆکەیان پێیان دەڵێ ینی بەداخەوە دژی بەشەکانی تری کوردستان بوونە. ئێستا ئێمە ڕوومان لە هەڵبژاردنە لەبەرەوە بابەتەکانی هەموو بابەتە سیاسەکان دێنە ناو نیخاش و گفتوگۆوە، بەڵام ڕاستیە تاریخی 50 ساڵەیە کێتی نیشتیمانی کوردستان ئەم ئاراستەیە دەرەخا کە بە خوێن بە فرمێز واروەها بە قەڵەم و بە داکۆکی لە منبەرە نێودەوڵەتیەکانە لە منبەری سیاسیەکانە و لە گفتوگۆش لەگەڵ پایتەختەکانی کە بڵێن حاکمی کوردستان و مەسەلەی کوردیان لایە ئەم سیاستا بەڕوونی بە ئاشکرا دەرەکەوە و بنیادگوزاری ئەم سیاسەتە جەنابی مام جەلالە کە هەم پیاوێکی کوردستانی هەم پیاوێکی کوردستانی واقعبینە. کاکڕانکو ئەم مەسەلە زۆر گرنگە کە بزانین هەم کوردستانی بیت هەم واقعبین بیت، چونکە زۆر هێزی سیاسەیە کە سەقفێکی بەرزی بڵێن ئامانجی نەتەوەی داناوە، بەڵام لە کردەوەیە ئێمە ناڵێن ینی فێڵەکە، بەڵام لە کردەوە پێی جێبەجێ ناکرێت. بێگومان هێزی سیاسیشمان هەیە کە هەروای هێناوە کە مەسەلەی کورد لە بەشەکانی تری کوردستانە ئەکاتە دەستکەلا. جارێ بۆ خۆشەویستکردن لای حکوومەتەکانی کە کوردستانە بەسەرا دامەشکراوە و هەندێک جایش بۆ چاواشەکانی و فریودانی خەڵک لە بەشەکانی تری کوردستانە. مەسەلەی کورد لە بەشەکانی تری کوردستانە مەسەلەیەکی سیاسیە، مەسەلەیەکی ئاشتیە، مەسەلەیەکی دیموکراسیە، مەسەلەی گۆرانی و قەناتێکی سیاسی و چوزانم دوو کلیپی بڵێن کوردستانی نییە. مەسەلەکە زۆر زۆر لەوە قوڵترە و خەڵکی کوردستان لە بەشەکانی تری کوردستان ئەم قوڵایی کێتی نیشتیمانی کوردستان لە جاران و لە ئێستاش بە سیاسەتی تازەی کێتی نیشتیمانی کوردستان سەرۆکەی کاک بافڵ هێزی دیکەژان هەنی بۆی ناویان بێن، ینی پارتی دموکراتی کوردستانیش خۆ دەڵێ ئێستا بۆ نمونە زۆربەی مەسەلە قەومیەکان ینی دەداتە پاڵخۆی، بەتایبەت خۆی وەکو سەربەخۆی خواز دەناسێنێ، جار هەڕەشە و کوڕەشەش لە بەغدا دەکا، دەڵێ ئێمە دەبێت جیابینەوە و دەبێت سەربەخۆ بین و دەبێت خۆمان بین و یعنی پێ دوایەمانە دروشمن لای هێزی دیکە. خۆی کاکە ڕاکۆ دروشم بەشێکە لە بەرنامەی سیاسی حەزبە سیاسیەکان، بەڵام ئەگە دروشم قەبە بوو، ئەگە دروشم تەنیا دروشم بوو بە ناوڕۆکێکی بەتاڵەوە، بێگومان هەم لەوە دەبێت کە سیاست بێ هەم دڵی خەڵکی ئەڕەنجێنێت کە دروشم مەفروزە سیاستەکان ڕوون کاتەوە بۆ حزبی سیاسی بە تایبەتی بۆ حزبی سیاسی شۆڕژگەر، بەڵام کە سیاستەکانی ڕوون نەکردەوە سیاستەکانی شاردەوە ئەو معناوە بەکارهێنانی مەسەلەی نەتەوایەتیە وەکو دەستکەلایەک بۆ یەکەم بۆ فریودانی خەڵکی ئەگەر بابەتەکە پەیوەندی بە بەشەکانی تری کوردستانەوە هەیە، و دووەم بۆ فریودانی خەڵکی کوردستانی خۆمان ئەگەر بابەتەکە پێویستی بە کوردستانی باشوور و هەڵبژاردن و دەنگدانەوە هەیە، و سێمیش بۆ بیکا بە حجەتێک بۆ ئەوەی هەر بڵێ نیشانیدا مەسەن پارتی دیموکراتی کوردستان نیشانیدا کە هەر شکستێک کە هەر شکستێکی دیموکراسی هەر دۆڵان لە انتخابات تووشیە بێ یان هەر ڕەدوبەدەلێک کە لەگەڵ حزبەکانی تران دەیبێت لە ساحەی سیاسی کوردستان و عێراق بڵێ وەڵامە ئەمە پەلاماردانی کوردایەتی و ڕەشەی بۆ پێویستە هێزی سیاسی کوردستان ئێمە جاکەینەوە لە بابلێن لە ڕوانگە کوردستانیەکە حتا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش یەکێتی کە ینی 50 ساڵ لە خەباتی بۆ کوردستان بۆ بەشەکانی تری کوردستانیش کە ئێمە دەمانێت هەڵسەنگاندنەکەین یەکێک هێزێک نووسەرێک ڕۆژنامەنووسێک دێک ڕەخن لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکە معنای وان نییە ڕەخن لە هەموو بەشەکانی کوردستان و خەباتی کوردستانێک وەک بڵی هاوای وا معتەسەمای بۆ بکەیت. بۆیە بەڕاستی ئەو سیاسی کە پارتی پەیڕەویەکە بۆ کوردایەتی نییە، بۆ بەکارهێنانی کوردایەتیە بۆ داپۆشینی شکستەکانی خۆی لە مەیدانی حکومڕانیە، لە مەیدانی پەیوەندیەکی تەندروست لەگەڵ وڵاتانی دەوروبەرە، لە مەیدانی بابلێن پەیوەندێکی دروست لەگەڵ عێراق کە ئێستا سیستەمێکی فیدرالیە کە ئێستا حکومیەکات دەستوری هەیە یاسای قوربانیکردنی کوردایەتی نییە بە مناقەشە مەسەلەکانی خۆمان لەگەڵ چارەسەر بکەین. ئەمە بە قوربانیکردنی کوردایەتی نییە؟ ئەمە پێچەوانەی هەموو جۆرە ئەمە بە قوربانیکردنی هەموو شتێکە نەک تەنیا کوردایەت هەموو بەها سیاسیە گرنگەکان کە بۆ ئێمە کوردایەتی بابەتە سەرچەکەیەتی، بەڵام ئەمە بۆ ئەو هێزە سیاسیانە بۆ پارتی هەموو شتێک ینی بۆ لەحزەیەکی سیاسی بەکاردێنە استاتیش بەکاردێنە بۆ تەکتیکی لەحزەی ناکۆکی سەرەکی ئەخاتە قوربانی ناکۆکی لاوەکی. ئەمە نیشانەیە یان پارتی سیاست نازانێ و هەروای هێنا و واتوانێت بەم چاواشە بچێ بەڕێوە، یاخود ئەمە
ئەمە بڵێن بەشێکە لە دیمەنێکی ئیقلیمی کە پێی خۆشە هێزە سیاسەکانی کوردستان ملەتەکەمان غەڵەت لە مەسەلە سیاسەکان تێبگا و پێمان وایە ملەتەکەشمان لە تنگانەیە حزبە سیاسەکانی هەموو تاقی کردوێتەوە پێمان وایە بەشەکانی تری کوردستانیش ئەمەیان تاقیکردەوە کە ئەزانن کە وەختێک لیانە قەومێ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر خەتە بێ لەگەڵیان وەختێک کە بیدایی سەرەتاکانی خەباتیانە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵیانە بێ و ئەوەشی کە بەرامبەرە هێزەکەی بەرامبەر کە ئەم مەسەلە نەتەوایەتیانە بەکاردێنێ هەموو خەڵکی کوردستان هەموو بەشەکانی کوردستان دەزانن کە پارتی لە پێناو بەرژەوەندێکی خۆیان هیچ سڵەوە ناکاتەوە دەیان تێکۆشەری کورد لە بەشەکانی تری کوردستان تەسلیم بە شای ئێران بکاتەوە تەسلیم بە حکوومەتی عسکەرتاری زمانی کەنعانێڤرن بکاتەوە تەسلیم بە چوزانم بە حکوومەتە جیاجەکانی ناوچەکەی بکاتەوە هیچ سڵەوە ناکاتەوە ئەوان سڵەوە ناکەنەوە کە هێزێک بێنە سەر پایتەختی یاریبی کوردستان کە پایتەختی ڕەنجەکانی گەلەکەمانە بێگومان سڵ ناکەنەوە لە کام شتە بکەن لە بەرامبەر بەشەکانی تری کوردستان ئەم چاواشەکاریە کە پارتی بەکاری دێنێ لە مەسەلەی کوردستانیە وەک هەر بابەتەکانی تر پێویستی بە ڕوونکردنەوەی پێویستی بە ئەوەی کە پێڵ بەرەنگاریەکی سیاسی و فکری هەیە پێویستە گەلەکەمان ینی ئەو واقع ببینێ و پێشم وایە گەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستان بەقەدەرەوە هوشیاری هەیە کە تێبگا کە ئێمە لە سەدەی 21ەمین مەسەلەی کوردستانیەتی و مەسەلەی کوردایەتی بەو شێوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دیفاعی لێکا بەو شێوەیە کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی و لە باشووری کوردستان نرخەکەی ئەدات وەختێک کە مەتاری داخلی وەختێک کە ڕوبەڕووی بڵێن باردۆخی دژوارە بێتەوە لە ڕۆژاوای کوردستان یان لە باکووری کوردستان یان لە ڕۆژهەڵاتی کوردستان یان لە بەشەکانی تری کوردستان لەبەر ئەو واقعە کوردستان هێز سیاسەکانی کوردستان دەیزانن بەڵام بێگومان ڕەنگە پارتیش بەشی خۆی وەکو خۆی مزایدەیە ڕەنگە بەشی خۆی خەڵکانێک شە بن مزایدەی لەگەڵ بکەن یان شەریک بن لە مزایدەیە لە بەشەکانی تری کوردستان ئەوەش بەداخەوە ئەمەش بابەتی تەبیعی لەبەرەوەی مەسەلەی کوردایەتی مەسەلەی وەک وەردیادێکی تری کۆمەڵایەتی خەڵک لە ڕوانگەی جیاجیا و سەیری دەکات. کاکستران کە باسی مەسەلەی کوردایەتی دەکەین لە ڕابردوودا بۆ نمونە کە لەگەڵ سەرکردەکانی ڕۆژهەڵاتدا قسە دەکرێت یان دیدارەکانیان دەخێنێتەوە نەشی کە لە ژیاندا نەماون ینی بۆ نمونە باز لە هاوکاریکردنی حزبەکانی ڕۆژهەڵات دەکرێت ئەمیشە باسی مام جەلال وێکێتی دەکەن لەگەڵ ڕۆژاوا قسە دەکەی باسی مام جەلال وێکێتی دەکەن لەگەڵ باکوور قسە دەکەی باسی مام جەلال وێکێتی دەکەن پێ دوایە یەکێتی ئەوە ئێستا مام جەلال لە ژیاندا نەماوە پێ دوایە یەکێتی لەسەر هەمان نەهج و بەرنامەیە بەڵێ بێگومان لەسەر هەمان نەهج و بەرنامەیە بەڵام بێگومان بە ستایلی تازە کە ستایلەکە بۆ سەدەی 21 دەگونجێ کە هەمان ئەو ڕوانگەی و هەمان ئەو ناوەڕۆکی کە جای مام جەلال ڕوونی کردەوە ئەزایی کاک ڕانکۆ من لە کۆلێکم نووسیوە لەسەر ئەوەی کاگەمانی لە مام جەلال تێبگەین کە مەقسەم لێرە بێگومان باگەمانی لە یەکێتی نیشتیمانی کوردستان تێبگەین ئەبێ بۆ نمونە کتێبەکەی جەنگیز چاندار بخوێنەوە کە مام جەلال چی کردووە بۆ ئاشتی لە شەمەندۆفێری مێزۆپۆتامیا لە باکووری کوردستانە ئەگەر بمانەوێ لە شەمەندۆفێری مێزۆپۆتامیا ئەگەر بمانەوێ لە ڕوانگەکانی مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەسەلەی کورد تێبگەی لە ڕۆژئاوای کوردستانە زۆر گرنگە کتێبێکی بەداخەوە چاپتایسە چاپ نەکراوی کاک عەلی شەمدینی هەیە کە باسیەکە مام جەلال چۆن هاوکاری دامەزانی حزبەکانی ڕۆژئاوای کوردستانی کردوانی کە کوردستانی سووریای با بڵێن لە دۆستایەتی لەگەڵ مامۆستا حەمید دەروێش لەگەڵ بەشەکانی تری کوردستانە ئەگەر بمانەوێت ئەو خەباتە ببینین کە مام جەلال لە گەنجێتیەوە بێگومان هەمان ئەو سیاسەیە کە بۆتە سیاسیەکێتیش لە دواییە بزایی مام جەلال چی کردو بە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر گرنگە تکا دەکەم لە خوێنەرانی بەڕێز کتێبەکەی کاک حەسەن قازی بخوێنەوە کە کتێبێکە باسی کوردستان و بزنەوەی چەپی بڵێن ئێرانەکە حزبی توودە و حزبی توودەی شۆڕژیار و ئەو خەباتەی کە بزنەوەی شۆڕژیاری کوردستانی ئێران لە سەدەمی دژی ڕەزاشایە کردویانە ئەوە هەموو سیاسەکانی مام جەلال لە یارمەتیدانی خەباتی کوردستانی ڕۆژهەڵات دەرەخات بچن مزەکەراتەکانی مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە بخوێنەوە کە لە ناو کتێبەکەیە کە نیو سەدە خەباتە ینی تەکمیلی کتێبەکەی دکتۆر شەهید دکتۆر عەبدوڕەحمان قاسملویە ئەڵێ
ئێمە ڕحمەتی دکتۆر قاسم مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادەی ناردە لای مامزە وتی مام جەلال هاتووم بۆ ئەوەی داوای هاوکاری لە تۆ بکەم لە شتێکە کە ئەگەر داوات لە دیموکرات بکرد بە دیموکرات نەیدەتوانی بیکە کە ئەویش یارمەتیدانی کوردستانی ڕۆژهەڵاتە و لە کۆمەڵە بپرسن لە برادانی پەکە بپرسن کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ ئەوەی دەستێوەردان بکە لە کاروباری ناوخۆی بەشەکانی تری کوردستانە حەزبەکانی ببێتە کوێخە بەسەر حەزبەکانی تری کوردستانەوە یارمەتی و هاوکاری داون ئەو کاتێک کە پێش بێت بەڵام لە ڕاستی ئەم سیاسە زۆر ورد و زۆر دەقیقە کاک ڕاکۆ هەموو شتێک ناوترێ و هەموو شتێک باس ناکرێ و ئەمە لە ڕاستیە تەنیا سیاسی کوردایەتی نییە تەنیا سیاسی یەکێتی نییە کابێ نهێنی بێ دەوڵەتە گەورەکانی دنیا ئەمریکا رووسیا یعنی هەموو وڵاتە چین بەو عەزەمەتەی خۆیانەوە هەندێک سیاسیان هەیە کە ئەبێ پەنهان بێ ئەبێ بە شوێنەی بێ ئەبێ بەشێک بێ لە بیرۆلەکانی 100 ساڵی داهاتووی میلەتەکان نەک بەشێک بێ لە تەکتیکی ئەمڕۆ بەڵام دیارە بەشێک لەو سیاسانەی کە پارتی بۆ چاوەشەکردنی خەڵک پەیڕەوی لێ دەکا سیاسی لەحزەییە واتە تاوانکردن لەگەڵ ئەم شتەی کە لەحزەیەکە ڕوودا وەکوتم کوردایەتی لە ڕوانگەی پارتیەوە ڕەنگە کلیپێک بێ ڕەنگە چوزانم پارچە مۆسیقایەک بێ ڕەنگە نازام چی بێ بەڵام کوردایەتی ڕاستەقینە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیکا کە مام جەلال دەیکا لەگەڵ بەشەکانی تری کوردستانە ئێمە نامانەوێ لە خەباتی ناشتوانین نەک نامانێت ناشتوانین لە خەباتی تێکۆشاری بەشەکانی تری کوردستان کە بکەینەوە بەڵام لە ڕاستیە تێکۆشاری بەشەکانی تری کوردستان دەزانن کە یەکێتی چەند سادقە لەم ڕوانگانەی خۆی و قەت نەویستووە کوێخایەتی بەسەر بەشەکانی تری کوردستانە بکە چونکە هەر عیبە و شەرمەزاریە بەشێک نییە لە مەیدان لە خەسڵەتەکانی خەبات کە تۆ خۆت بەسەر خەڵکیان بسەپێنی و خۆت نیشان دەی کە منقزی یەکەم و سەرەکی مەسەلەی کورد لە بەشەکانی تری کوردستانە تۆی بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر مەسەلەی کورد لە کوردستانی عێراقا چارەسەرەکە ئەوە کایگەێتە لە مافی چارەی خۆنووسین دەیگاتە مەرحەلەی فێدرالیەت ئەمە خۆی لە خۆیان خزمەتێکی گەورەی بۆ خەباتی بەشەکانی تری کوردستان و ئەو کە یەکێتێکی بەهێز و کوردستانێکی باشووری بەهێز لە ناو عێراقا ئەتوانێت یارمەتیدەر بێ بۆ ئاشتی و بۆ دیموکراسی بۆ بەشەکانی تری کوردستانیش بەڵام ینی کوردستانێکی باشووری متەوەتر کە لاواز بێ کە نەتوانێت کێشەکانی خۆی لەگەڵ بەغدای فیدرالیەت چارەسەر بکە ناتوانێت یارمەتیدەری بەشەکانی تری کوردستانیش بێ بەڵکو بێتە بار بەسەریان. باشە دواپرسیارم باسی مافی چارەی خۆنووسینە کرد یەکەم دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکەم هەڵبژاردننی شەرعی هەرێمی کوردستانە لە دوای با بڵێن دروستبوونی باشووری با بڵێن ئەم بەشە ئەم هەرێمە ئێمە دروشمەکە مافی چارەی خۆنووسین لەسەر دڵمان دەنووسین ئەمە دروشمی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئێستا دوای ئەوەندە ساڵە یەکێتی لەم دروشمە پەشیمان بووەتەوە ئەوەی کە دەیەوێت دەڵێ قوڵای استراتیژی ئەمە بەغدایە بەمانای ئەوەیە یەکێتی لە کوردایەتی دوورکەوتوتەوە یان واقع بینە واقع وا دەخوازێت کە بەم شێوازە مامەڵاکارانکۆ نەخێر ئەزانی کاکەڕانکۆ هەر خۆی مەبدەی مافی چارەی خۆنووسین وەکو مەبدەیەکی سیاسی وەکو مەبدەیەکی شۆڕشیێڕی وەکو مەبدەیەکی یاسایش خۆی لەشانی ئەودا و لەحزە تاریخی کە میلەتێک پێی دەگات کە بتوانێت بەو پێدراوانەی کە لە بەردەستی مافی چارەنووسەکەی خۆی پیادە بکات کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان مافی چارەی خۆنووسین مانەوە هەلومەرجەی کە ئەتوانێت گەلی کورد بڕاری خۆی بدا و ئەو بڕیارە کە لە هەڵبژاردنی 92 یەکێتی نیشتیمانی کرد دوا بە دوایەوە کە توانی قەنەعات بە سیاسەکانی تر بێنێت بە پارتیەوە کە دروشمەکەی ئۆتۆنۆمی بوو توانی لە دوای هەڵبژاردن قەنەعات پێبێنێت کە لەم خۆناغەدا کە هێشتا سەدام حوسێن مابوو دروشمی فیدرالیمان هەڵگرت و فعلا پەرلەمانی کوردستان لەسەر ئەساسی ئەوە ینی قراری فیدرالی کرد و حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی ئۆتۆنۆمی و حکمی ذاتی تا خۆشتەپەوە بوو بە حکوومەتی هەرێمی کوردستان کە تعبیر لە هەموو خەباتی نەتەوەی گەلی کورد بکات و دوای ئەوە کاکە ڕانکۆ هەتا ئێستا ئەو حزبەی کە مەسەلەی ڕفراندۆمی کردە دەستکەلایەک بۆ ئەوەی کە لە مەبدەیەکی سیاسی و دیموکراسی گرنگەوە کردی بە دەستکەلایەک بەدەست خۆیەوە هەتا ئێسش بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان مافی چارەی خۆنووسین تێدا نییە هەتا ئێسش مافی سەربەخۆی کوردستانی تێدا نییە ئەگەر بەرنامەی حزبی سیاسی
بەڵگە بێ لەسەر ئەوەی کە پێ دەڵێن سەنەد بێ لەسەر ئەوەی مووقفی حزب سیاسیەکە چییە بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان بە ئاخر کۆنگرێشیانەوە ئەوەی تێدا نییە کە بڵێ ئێمە خەباتێکی مافی شارەی خۆنووسین یا بۆ سەربەخۆی کوردستان ئەمە دەستکەلایە کە بۆ تەلەڤیزیۆنەکان بەکاردێن لەگەڵ ڕێزمە بۆ خەباتی تەلەڤیزیۆنی ئەمە دەستکەلایە کە بۆ چاواشەکردن بەکاردێن بۆ خۆکردە چاوی خەڵکی بەکاردێن بۆ گواستنەوەی استراتیژی گرنگی نەتەوەی کە سەربەخۆی دواڕۆژی کوردستانە گواستنەوەی لە قۆناغێکی ئەمڕۆییەوە بۆ ئەوەی کە بەکاری بێنی بۆ ئەوەی کە دوو کورسی زیاتر بێنی یا دوو کورسی کەمتر بۆ هێزەکانی تر ببێنێتەوە لەبەرەوە ئەم ڕوانگەی خۆی لە خۆیان بەڵگەیە کە کێتی نیشتیمانی کوردستان بە ژێرەی واقعەکەی خۆی بە قڕواقعی سیاسی کوردستان مامەڵ لەکەرەکە و دائیمەن ئەم ڕوانگەی کێتی نیشتیمانی کوردستان سەر دەکەوێت کاک ڕانکۆ لە دوای ینی لە لەحزەی کەوتنی ڕژێمی سەدام حوسێنە جەنابی مامزاوتی ئێمە دەڵێن کەرکووک شارێکی کوردی نییە ناڵێن شارێکی کوردیە دەڵێن شارێکی کوردستانیە و ئەو دروشمەی هێنایە دوای انتخابات لە دوای بڵێن ڕوخانی سەدام حوسێن هێز هەبوو ئایوت ئەگەر کێتی نیشتیمانی کوردستان بچێتە ناو کەرکووکەوە پێشمەرگەی کێتی بچێتە ناو کەرکووکەوە ئەوە ئێمە سوپای تورکیا بانگەکەین هێز هەبوو ئەیوت نابێ ڕێگا بدەن کە کێتیش مامۆستا بچێت ناو کەرکووکەوە و ئەو هێزە ئەو داخلی دڵا مابوو هەتا ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەو بەزمەی ڕوخان ئەو خۆڵخان کە 7 ساڵ محافزێکی خۆسەپێنی ناو شاری کەرکووک ئەمە کەی کوردستانی تۆ دوو ئەندامت هەبێ بە دەنگی دەنگدەری کوردی بە دەنگدەری کوردستانی بەکاری بێنی بۆ ڕیزبەندێکی سیاسی ناجۆر کە محافزێکی خۆسەپێن بێڵێتەوە بەڵام کە محافزێکی کورد و کوردستانی بەڵێ ئەو عقلەتە تێپەڕی ئەوەی کە دەڵێ دەیوت ئەگەر هێزی پێشمەرگەی کێتی بچێتە کەرکووکەوەی مەسپای تورکیا دێنین ئەو عقلەتە تێپەڕی ڕۆی نەخێر نەگۆڕاوە ئەزای بۆ چکەمە ئەمە خویەکە ئەمە خویەکی سیاسی بە ئەمە دیدێکی سیاسێت و ناتوانانی بەڕۆ شەو ڕۆژێک بیگۆڕیتەوە دەستی پەنجەی لەگەڵ نەرمەکەی تەعاموی لەگەڵەکەی هەوڵە دەیشی لەگەڵ بکەی بەڵام ئەمە ڕوانگەیە کە لە ئازەماتەکانە دەرەکەوێتەوە کە هەروەکو خۆیەتی خوی پیری تەرکی ناکەی خوی شیری تەرکی ناکەی بە پیری لەبەرەوە ئەمە واقعەیە کە بەداخەوە لە ئازەماتەکانە دەرەکەوێت ئێستا کە کوردستان لە تەنگژەی بڵێن لە وەزعی سیاسی انتخاباتە لە وەزعی سیاسەیە کە هەمووان دەزانین بەشەکانی تری کوردستان قوڵپەدا ئێستا لەم ئەزەماتانە ئەم شە دەرەکەوێت لەبەرەوە ئەوە کە نیشتیمانی کوردستان پێ یعنی ئەو حزبانەی کە پێیان خۆشە وشەی خیانەت و خۆفرۆشی و خاکفرۆشی زۆر بەکاردێنن ئەمانە خۆیان حەزیان لە موشانەیە بۆیە زوو ئەێنە زبان بەڕێز کاکسرانە بڵاندامێت جومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان زۆر سپاس